گۆرانی بێژی ڕاپ ئالان ئاری تەمەن 21 ساڵ لە وڵاتی ئەڵمانیا لەدایک بووە ماوەی چەند ساڵێکە دەستی بەکاری هونەری کردووە و بە ستایلی ڕاپ گۆرانیەڵێت و چەند بەرهەمێکی تۆمارکراوی هەیە. Ich war 13, ich musste früh die Zukunft planen, während meine Freunde jeden Tag beim Fußball waren. Wir hatten nix, ich seh Mama weinen in ihrem Zimmer. Papa baut aus Dreck ne goldene Welt für seine Frau und Kinder. Ich erzähl von mir, ich hatte es noch nie leicht. Mama krank, Papa krank, gefickt wurde ich vom engsten Kreis. Ach, es war schwer, doch ich musste früh ein Mann werden. Man sagt, ich werde jung sterben, laufe auf den Glasscherben. In einer Stunde flog ich 3-mal aus der Klasse raus. Nicht weil ich ein Assi war, doch Kennex fallen öfter auf. Jeder macht Fehler, der Scheitan hat mich zu oft besiegt. Wenn ich eine Sache weiß, nicht jeder kriegt, was er verdient. Einmal verliebt, ich gab mein Herz nur einer Frau. Sie spuckte auf die Liebe und auf Gottes Worte auch. Schaue aus dem Fenster, hoffe auf ein Wiedersehen. Obwohl mir bewusst ist, das mit uns wird leider nie mehr gehen. Hab dich sehr geliebt, ich war so krass nach dir besessen. Du meintest, ich schwöre, ich werde dich niemals vergessen. Und heute höre ich war für dich nur Ablenkung. Nur Gott alleine plant die Abrechnung. Soll ich 3-mal sterben, Hauptsache es geht dir gut. Und ja, damit dummerweise seit Jahren komm ich nicht zur Ruhe. Mein letzter Tropfen Blut hätte ich... ئالان ئاری لە ستودیۆ میوانمانە و گفتوگۆی زیاتری لەگەڵەکەین. کاگالان بەخێر بێ. سپاس ممنون. سپاس بۆم دەرفەتە. خۆشحاڵم کە لێرەم. زۆر سپاس. کاگالان ئەمەوێت جارێ لەوە پرسیار بکەم WSA بەڵێ. مانای چییە؟ وەڵا بە کوردیەکەی هەرەڵێن ئێمە خۆمان جیاوازترین. جیاوازتر. بەڵێ. مەبەستم چییە مەبەستمەوەی لە ئەوروپا بتەوێ خۆ دروستکەی زۆر قورسە. کارێکی زەحمەتە. ئەروەڵا زۆر زەحمەتە چونکە تۆ ئێمە کوردینەوێ هەر بە ئەجنەبی سێرمانەکەن لێرەش بار بە هەمان شێوە لێرەش هەر ئەجنەبین ئەوروپین. ئێتر قورسەکەی لەوەیە لە چییە تۆ خەڵکی ئەوان نەبی حەز ناکەم پێشکەوی ئێمەش کە سوپۆرتی کوردستانەکەین و سوپۆرتی سلەیمانیەکەین حەزەکەین خۆمان دەرخەین ئەوان زۆر پشگیریمان ناکەن. بەڵێ کاگە ئالان ئەمێ پرسم سەرەتایی چۆن دەسەکرد بەو هونەری ڕاپ وەڵا چێ کاریگەری هەبوو لەسەرە؟ وەڵا و لە ڤیدیۆکەشا دیار بوو بیستمە لە کۆنسرتێکە بەڵێ بەشداریت کردو و کاریگەری ڕاپەرێکی جیانی بەسەرەوە بۆ ئەگەر بۆمان باسکەیت. ئەروەڵاوە بوو خۆم پێشەر هەر لە مەکتەبە گۆرانیمەوەتەوە بۆ خولیات حەزێکتە بۆ پێشتر. ئەروەڵا بۆ برادەرەکانم وت ئینتر ئەوە بووم بە هەژدە بە ئەمیرادم بوو برادەرێ دوو کارتیامێ بۆ کۆنسرتە. بەڵێ. ئینتر وا بوو چینە کۆسان لە ڕێز یەکەما بووینەتر ئەو پیاوەیە کە گۆرانیەکەی ناوی مێرۆیە وتیکی حەزەکە بێتە سەرەوە گۆرانیە بڵێ. وەکو چاڵنج. بەڵێ. ئینتر یەکی هاتە سەرەوە منی سێرمە کرد و تر نەیەوێرە ناردە خوارەوە کچێک لە دوام بوو وتی ئام کوڕە حەزەکە. تر وڵا سێری کردم وتی یەیتە سەرەوەتم بۆ نە. وڵا چوومە سەرەوە سێری هەمویانم کردێتە هەموو گیانم بووە. بەڵام سەرکەوتوو بووی. ئەروەڵا لە هەر ئەمەش کاریگەری هەبوو لەسەر ئەوەی تۆ بەردەوام لەسەر ئەم شێوازی گۆرانی وت نەبڕۆی لەسەر ئەم جۆرە ستایلە. بەڵێ. کاگ ئالان چیرۆکی گۆرانی بێژێکی مەغریبی هەیە لەگەڵ تۆیە. بەڵێ. ئەگەر وەشمان بۆ باسکەی ئەم ئەزمونە. ئەویان وا بوو لە فەڕەنسا بووم لە کلیپێکەمە بوو لەوێ. کلیپێک تەبوو. بەڵێ تر لەسەر جادێ بووین چاوان پیاسە بوو دوای کلیپ وتمانە چین شتێکە بخۆینەوە لە کافتریایە قاوێ بخۆینەوە تر دووسێکە چاتم بەراوبەرمان تر تۆزێ سەبعەت و فەرشیانمانە کرد لەگەڵیانە یەکتر ناسین و بەڵێ تر دوایەوە من بۆ سەبعەتەوە پێم وتم با بچین قاوێ بخۆینەوە تر وەڵا وتی بەیانی منە چم بۆ ستودیۆ تم بۆ ئەچی بۆ ستودیۆ ئیشە چیە لەوێ نەشت زانیوە پێشتەکە و هونەرمەندە نەوەڵا نەمەزانێت تر وتی نەوەڵا چم بۆ گۆرانی وتن وەڵا منی شێر ببێم لەگەڵە تۆش لەو کاتەیە پێشتر سەرقاڵی کلیپ بووی. بەڵێ بەڵێ. وتەمیم لەگەڵە جاوتی بۆ نای تر ڕۆژێکی پێچوو تەلەفۆنی بۆ کردم عنوانی بۆ نادەم وتی وەرە بۆیەوێ ڕۆڵات چوون بۆیەوێ لێوار تێکسەکەشم نووسی تقریبا 30 دقیقە پێچوو ئەو سێ ساعتی پێچوەتر لەو کاتێ منیش کارێکی هونەری هاوبەشی لەکەوتەوە ئەو دیدارە کتوپڕی نێوان. بەڵێتر تێکسەکە مەسەل مەبەستمانەوە بوو لەسەرەوە ڕۆی چۆن یەکتریمان ناسی هەرەوەمان نووسیەوە. بەڵێ. ئەی کاگالان لەگەڵ ئەو گۆرانی بێژەیە باسی کولتوری خۆمانت بۆ نەکرد کولتوری کوردی میوزیکی کوردی بۆ نمونە یان ئەو بە هەماشیەوە ئاڵ و گۆڕی کولتوری قسەکردن لەسەر هونەر بەگشتی لە ستودیۆ بووین ئەو گۆرانی مەغریبی زۆر پیشانی منیە منیش زۆرم پێخۆش بوو تۆش گۆرانی کوردی پیشان. بەڵێ تر منیش یەکدوو هونەرمەند تێ لە کوردستانە زۆرم حەز لێ زۆرم بەدڵە منیش ئەوانت پیشانە ئەوانم پیشانی. کاک ئالان بەنیاز نیت گۆرانی کوردی باڕواڵا زۆر لە بەرنامەتە هەیە چ لێرە بێت چ لە ئەڵمانیا بێ بیکەی بە کلیپ یاخود کۆنسرتێ بکەیت بەس بە کوردی. زۆر خۆشحاڵم زۆریش حەزەکەم چونکە من کاتە پلانت هەیە بۆ تەرخوا گەورەیە لە داهاتووە ئەگەر شتێ هەبوو لەگەڵ هونەرمەندێکی کوردیە ئەگەر کرا
بێکەوە گۆرانی بکەین بۆ کوردستان حەزەکەم سوپۆرتی کوردستان بۆنە ئێمەش هیوادارین ئەڕواڵا زۆر حەزەکەمەوەیان کاگالان گروپەکەتان لە چەند کەس پێکاتوە وڵا هەر کەسی ئیشی خۆی ئێستا من گروپێکن بەڵێ گروپێکین ئێستا یەکێکە بەس مارکتینگەکە یەکێکە حەقی هەیە بەسەر مەنێجمنتەوە یەکێ ستایلەکە یەکێ گۆرانیەکانمان لەگەڵ سەوتی مناکا بە یەکیە منیش بەس بۆ کراوم گۆرانیەکە بڵێمەوە چەند ژەنیارتان لەگەڵایە لەوانێت تقریبان 15 نەفرێبین 15 بەڵێ ئەو ئاستەنگانە چین کێتە بەردەم گۆرانی بێژێک بۆ نمونە لە ئەوروپا چ زەحمەتێک هەیە لە کاتی تۆمارکردنی بەرهەمەکە بۆ نمونە جا ئەگەر کوردی ژووی بۆ نمونە قورسەکەی لەوەیە تۆ خەڵکی ئەوان نەبی ئەوان حەز ناکەن تۆ پێشکەوی بۆ یاڵەن جارێ باوانی خۆمان پێشکەون اینجا ئێمە بە ئەجنەبی سێرەکەن لەگەڵەوەیە قورسەکەی لە چیایە یارمەتی و نایەن بەڵێ یعنی حەزەکەن تا توانن تۆ لە دواوە بی ئەوان خۆیان پێشکەون بەڵێ ئالان ئاری ئێمە هیوای سەرکەوتنە بۆ خوازین سپاس بۆ ئەم دەرفەتە و سەرکەوتوبی زۆر مەمنون